کاسبکاران و پیشەوەرانی ناحیەی گردەگۆزینن باج و ڕسوماتی زۆر و ناپێویست بارگرانی بۆ سەرکار و بژێوی ژیانیان دروست کردووە داوای هەڵوەشانەوە و کارنەکردن بەو بڕیارەی وەزارەتی شارەوانی دەکەن. ئەمە وەکو کاسبکار و دوکاندارەکانی شارەدەی گردەگۆزینە سەر بە قەزای کەلار ئەمڕۆ کۆبوونەوە لەسەر ئەو نەعەدالەتی کە بەرامبەرمانەکرێت لە بەرامبەر پارەی کارەبا لە بەرامبەر پارەی شۆسە لە بەرامبەر پارەی خۆڵ و خاشاک ینی بەڕاستی هەموو شتێک بووە بە پارە کۆکردنەوە هەموو شتێک بۆ باش لەسەرمان ئەگەر بەم شێوە بڕا بەڕاستی ئەمە ئیشەکانمان پێ ناکرێت ینی ئەمە خۆی خۆتان نەزان قەیرانی دارایە قەیرانێکی لە مێژە قەیرانە ئەمە بەم شێوە ئیشەکەمان پێ ناکرێت ئەگەر لەگەڵ قەیرانەکەی ئەم هەموو باج و دەرامەتە بێتە سەری ئێمە بەڕاستی ناتوانین بەردەوام بین ینی ئەو داهاتەی کە هەمانە فریای باجەکە ناکەوێت. تامان ئێمە وەکو کاسبکارانی شارەدەی گرەوەزە ڕێپەیوانێکی هێمنانەمان ئەنجام داوە بەرامبەر ئەم سەرۆک شارەوانی گردەوەزە کە بۆ ئەم باج و ڕسوماتی بۆ ئێمە زیاد کردە کە پارەی کەپر و پارەی ڕەسیف و پارەی خۆڵ و خاشاک گۆمانەی بۆ ئێمە زیاد کردە ئێمە وەکو کاسبکاران پێمان هەڵناسوڕی ئەم هەموو باج و دەرامەتی و ئەم ڕسوماتە بدەین. یعنی ئێمە وەکو کاسبکاران ئێمە پارەی تابۆ بدەین پارەی پیشەوەران بدەین پارەی ڕەسیف بدەین پارەی کەبر بدەین پارەی خۆڵ و خاشاک بدەین پێمان هەڵناسوڕێ یان کاکە بێن دوکانمان پێداخن. لە بەرامبەر فڕێدانی خۆڵ و خاشاک و هەڵواسینی تابلۆ و بەکارهێنانی شۆستەی بەردەم دوکانەکانیان خاوەنکار و پیشەوەران ناچارن بڕەپارێکی مانگانە بدەنە حکومات. ئەوانیش دەڵێن ڕۆژانە بە زەحمەت بژێوی خۆیان پەیدا دەکەن و ئەو بڕەپارەیان بۆ نامێنێتەوە کە حکومەت داوای دەکات. ئەمە وەک خەڵکی گردەگۆزینە هەموو دوکاندارەکان ناڕازین لە میشە ئەو هاتووە وەرقێکی دازە من هیچ تەبقێکی بیۆنی هیچ بەڵگێکی بیۆنی هاتەڵێ پارە بدە دوکانی واڵە 20 بدە دوکانی واڵە 30 بدە من دوێنێ تا ئێوارە لەم دوکانە 1000 دەرکردەوە من 20 بدەمەوە ئەی مەسم ماڵەوە چی بکەم ئێمە نەخۆش وە چی ئەیمەوە چی بۆ ئەمەڕێەوە مەخەوە ماقول نییە تۆ تێ پارەی ڕەسیمم دەرێ و پارەی خاک و زبالەم دەرێ و هیچ یەک میش بۆ ناکەیت ماقولیت و خەڵک کاسبی کووە ئیش کوامەوە فەرمەوە هەموو دوکانەکان گڕ خۆ بزان کامی بژێوی ماڵ دەرەکە تو بژێوی ماڵ خۆت دەناکەی شادێجێ 20000 دەری ماقولە شتیوا چۆنێ ئێمە لە سەرەتاوە شارەوانی ئەهات لەبان ڕەسیفەکە ئەگەر ئیش بکەین غەراممانی خست چەند جارە غەرامانی شەخست ئیسا هەم دووبارە شتی تازیان دەرکردە ئێژێت ئەگەر لەبان شۆستەکە ئەوێ 10000 بدەی پێی ماهانەی تر زیایەکە پارەی قوتعا پارەی پیشەوەران پارەی ڕەسیف ناکرێ ئێمە خۆزانی قەیرانی داراییە و دەری ناکات دوکان ئەو دەرامەتێ نییە کە ئێمە پارەی 3-4 شت بدەین 900 کەم ڕبع 900,000 شتێوان بۆ هاتەسەوە بەسین قوتعا و هین ڕەسیف و ناتوانین ئێمە. سەرۆکی شارەوانی گردەگۆزینەش دەڵێت بڕیارەکە لە وەزارەتەوە دەرچووە و ئەوان تەنیا لایەنی جێبەجێکارن. سەبارەت بەو نووسراوە پەیوەندی بە خودی سەرۆکاتی شارەوانی گردەگۆزینەوە نییە ئەگەر کەلار یاخود ڕزگاری یاخود هەر شارەوانێکی تر جێبەجێ نەکات. ئێمە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی کوردستان یاسایە لەسەرمان جێبەجێ بکەین. ئێمەقمان لەوە نییە چۆن چۆنی جێبەجێ ناکات شارەوانێتر بەڵام ئەوەی شەنیرکە جێبەجێ نەکەن. بەپێی بڕیاری 126 ساڵی 2017 حکوومەتی هەرێم کری فڕێدانی خۆڵ و خاشاک و هەڵواسینی تابلۆی شوێنکارەکان و بەکارهێنانی شەقام لە خاوەنکارەکان وەردەگرێت. لە کاتێکدا سەرۆکی حکوومەتی هەرێم لە نوێترین وتەیدا دەڵێت حکوومەت بە هیچ جۆرێک باج و ڕسوماتی لەسەر هاوڵاتیان زیاد نەکردووە. هاوەر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی گردەگۆزینە.